بەشی شانۆی سەر بە بەڕێوەبەرێتی گشتی و هونەر تیپی شانۆی ئارارات و دامەزراوەی کەریمی عەلەکە با سپۆنسەری میدیایی دەستگای میدیای کورتسات شانۆی ڕۆمیۆ و جولیێت نمایش دەکات. ئەم شانۆیە لە نووسینی نووسەری بەناوبانگی جیهانی شکسپیرە و لەلایەن دەرهێنەر و هونەرمەندی بەتوانە دکتۆر فازڵ جاف کاری دەرهێنانی بۆ کردو و چەندین ئەکتەر لەم شانۆیەدا ڕۆڵ دەبینێ. بڕیاوە 27 ئەم مانگە لە هۆڵی ڕۆشنبیری شاری سلێمانی نمایش بکرێت. بەڕێز دکتۆر فازڵ جاف ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە و گفتوگۆ دەربارەی ئەم بەرهەمە نوێ دەکەین. دکتۆر گیان سڵاو لێ بێ بەخێر بێی. زۆر سپاس دەکەم. بۆ ئەوینی ڕۆمیۆ و جولیێت هێندە نەمرە بە تایبەت لەسەر تەختی شانۆ. یەکەم بێگومان لەبەرەوەی بابەتەکە بۆ خۆی خۆشەویستی دڵداری سۆزداری لەوەتی مرۆڤ هەیە ئەمە بابەتێکە بڵێن ئەزەلیە هەر هەیە هەتایە تا مرۆڤ هەبێ خۆشەویستی و کێشەکانی و دەرئەنجامەکانی هەموو باس ئەکرێن و ژیانی ڕۆژانەمان لەسەری ئەڕوا. ئەمە یەک. دوو لەبەرەوەی ئەم دقە ئەم شانۆنامەیە یەکێکە لە شانۆنامە بەناوبانگەکانی شەکسپیر کە تا ئێستا بە درێژایی سەدەکان بە درێژایی مێژووی شانۆ باشترین و بەتواناترین نووسەری شانۆییە تا ڕادەیەک بە پەرجوودا بە موعجیزەدا ئەنرێت. ینی زۆر جار کە باس لە شەکسپیر دەکرێت پرسیار زۆر دروستە بێ و لە بوونی و لە داهێنانەکانی و لە هەموو ئەو شتانی کە نووسێتی ڕۆمیۆ و جولیێت لە ناو شانۆنامەکانی سەبارەت بە خۆشەویستی یەکێکە لە شانۆنامە باشەکانی شەکسپیر. ئەمە سەرڕای ئەوەی کە دائەنرێ بە باشترین شانۆنامە کە تا ئێستا دەربارەی خۆشەویستی نووسرابێت. بەڵێ گێڕانەوە یان نمایشکردنی ئەم دەقا بە زمانێکی دیکە لە بەهانەمرەکەی کەم ناکاتەوە؟ ئەکەوێتە سەر ئەوەی چۆن بەرجەستەی ئەەکەین ئەکەوێتە سەر ئەوەی چۆن دای ئەڕێژینەوە ئەکەوێتە سەر ئەوەی چۆن لە بینەری خۆمانی نزیک ئەەکەیتەوە یا لە بینەری هەر کولتورێک. ئەمە ئەکەوێتە ناو ئەو چوارچەوەی ئەو پرۆسەی کە پێ ئەگوترێت دراماتۆرگی. دراماتۆرگی هەر با بڵێن ڕەفتار لەگەڵ جۆری ئەعدادەکەی یا بڵێن گێڕانەوەکەی ئامادەکردنەکەی ناکە بگرە ڕەفتارەکە لەگەڵ ئەو پرسە گرنگەی کە لە چوارچێوەی دوو پرسیارە بۆ ئێستا بۆ ئەمڕۆ بۆ لێرە ڕۆمیۆ و جولیێت بۆ ئێستا لە ڕۆمیۆ و جولیێت بۆ ڕۆمیۆ و جولیێت لە شارێکی وەکو سلێمانی بۆ نمونە لەم سەردەمەی ئێستاە کە کێشەکانمان دیارە چین کە ئاڵۆزیەکان لە کۆمەلگەی ئێمە دیارە چین ئایا چی ئەگەیەنێ ئەمڕۆ ڕۆمیۆ و جولیێت پێشکەش بکەین چەند پەیوەندی بە کێشەکانی گەنج و لاوی ئەمڕۆی کۆمەلگەی ئێمەوە هەیە. ئەمە پرسیاری سەرەکیە کە دراماتۆرگ ئامادەکاری دەقەکە ئامادەکە بۆ پێشکەشکردن. ئەمە پرسیاری سەرەکیە دیدگا و بۆ چوون و جیهانبینی دەرهێنەر یا ئامادەکرد ئەلێرە یا ڕۆڵێکی سەرەکی ئەبینێ لەگەڵ دەقە با بڵێن ئەسلەکەی شەکسپیرە یا هەر دقێکی کە ئەمەیان کەکوێت ناو چارچەوەی دراماتۆرگی ئەمجا مەسلەی زمان دێ مەسلەی وەرگێڕانەکە دێ مەسلەی گشتاندن یا بە ئێرەکردنی مەسلەکە ئەمجا دیمەنەکان چۆنێتی ڕەفتارکردن لەگەڵ یا ئەمجا چۆنێتی گونجاندنی لەگەڵ ئەم سەردەمەیە. ئایا هەموو شتێک کە شەکسپیر یا هەر نووسەرێک 1000 ساڵ یا 500 ساڵ پێشی سەوتوێتی پێویستە بمێنێتەوە یا پێویستە لابرێ یا پێویست چۆن ڕەفتاری لەگەڵ کرد. ئەمە هەموو یەکوێتە ناو چوارچێوەی شتێک کە ئێمە پێڵەن دراماتۆرگی کە بێگومان لە ئامادەکردنەکەی ئێمەیە با بڵێن ڕەنگی داوەتەوە هێوادارم سەرکەوتوش ببینتیایە. ئەگەرچی هاوشێوەی ئەم چیرۆکەی ڕۆمیۆ و جولیێت ئێمەش دەوڵەمەندین بە چەندەها چیرۆک بەڵام بۆ ڕۆمیۆ و جولیێت ئەو بەها قورسەی هەیە لە جیهاندا.
یەکەم لە بەرەوەی وەستان وسیوێتی وەستاکاری ئەمە کاڵی دراماتۆرگی گومانمان لەوە نییە تا ئێستا مێژوی شانۆ سەلماندوێتی کە هیچ نووسەرێک بەقەدەر بە ئەندازەی شەکسپیر وەستان نەبووە لە نووسینی شانۆنامەیە 36 شانۆنامەی نووسیوە هەر یەک بۆ خۆی قوتابخانەیەکە یعنی لە ئەوروپا گەر بڵێ ئەمەیە فێری شانۆنامە نووسین بم بێت ئەڵەن بڕۆ شەکسپیر بخوێنەوە نەجارێک چەندین جار بیخوێنەوە تێبگە لە وردەکارەکانی لە دەستڕەنجیەکانی لە تەکنیک و لە هاتووەکانی ئەوەی کە ئەو توانیوەتی بیکە تا ئێستا هیچ نووسەرێک بە ئەندازێ ئەو تای سەرکەوتو نەبووە بۆیە بۆ نمونە ئێستا خۆمان هەروە بڵێن چیرۆکمان هەیە دەربارەی دڵاری و دەربارەی چیرۆکمانێ زۆر لە ڕۆمە جوولێت دەچێت وەنیە مەموزین بەڵام ئەو وەستایی ئەوێ کە وەکو شەکسپیر بە ئەندازی شەکسپیر وەستا بێ بینوسێتەوە هەر بەو بۆنەیەش بۆ نمونە شارۆنامەکانی شەکسپیر ئەو 36 هێشتا ئیتفاق نییە لەسەر ئەوە چونکە نازانین چەندی ئەوە 36 ئەوەی کە ماوەتەوە نازانین چەندی فەوتاوە چەندی نەگەیشتە چاپکردن چەندی بەس نمایشی کراوە و دوایی چاپ نەکراوە نەنووسراوەتەوە ئەمانە هەمووی هەیە بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگە لە شارۆنامەکانی شەکسپیر چیرۆکەکانی هیچی خۆی نین چیرۆکەکانی هەمووی وەرگرتووە ڕۆمیۆ جوولێت بەڵێ چیرۆکێکی ئیتالیە یۆلیۆ سیزەر چیرۆکێکی ئیتالیە چیرۆکی با بڵێن قەیسەرەکانی ڕۆمایە ڕۆمانە یا بڵێن هاملێت چیرۆکێکی دانیمارکیە ماکبێس یا ریچاردی سێت مێژووی بڵێن بەریتانیایە ئەو وەستایەتەکەی لەوەیە بووە لە داڕشتدا لەوەی کە توانیوێتی کام چیرۆکی بۆ خوێندە بێتەوە یا دەستی کەوت بێ بۆیان هێنابێ توانیوێتی زوو بیکا بە شانۆگەریەک بە شانۆنامەیەکی سەرکەوتووی جیهانی نەمر پێت وایە شانۆ ڕۆژێک لە ڕۆژان نەمری خۆی لە دەستبات نەخێر ئەرگیز بۆ چکە شانۆ هوەرێکی زیندووە هوەری بەرکەوتەی ئەکتەرە لەگەڵ بینەر تا ئەو زیندوێتیە هەبێ بینەر پێویستی بەوە بێ ئەکتەرێکی زیندوو لەوێت لەبەر چاوێت لە نمایشە لە ئێستا و لە ئێرەیە بیبینێت شانۆ هەر ئەمێنێت نە سینەما جێ ئەگرێتەوە نە تەلڤیزیۆن جێ ئەگرێتەوە نە تەکنەلۆژیا جێ ئەگرێتەوە لەبەرەوە شانۆ پشت بە تەکنۆلۆژیا نابەسێ بەڵێ بەکاری دێنێ لە سینۆگرافیا لە لایتینگ لە ساوند لەم شتانە بەڵام ئەوانەشی سەرەکی نین لە شانۆ ئەوەی سەرەکیە ئەکتەرە ئەوەی سەرەکی ئەکتەرە تا ئەکتەر هەبێ شانۆ هەیە بۆ ئەوەندا بە ئامادەکردنەوەی ئەم دەقا ئەرکت کێشاوە و یاخود بە جۆرێکی تر دا و ڕشتۆتەوە بۆ ئەوەی بگات بە بینەر یان بۆ ئەوەی بگات بە ئەکتەر یان بۆ ئەوەی بگات بە وەرگر بەڵێ من لە زۆربەی ئەوی شانەی کە کردومە کارم لەسەر داڕشتنەوەی یا با بڵێن ئامادەکردن یا دەستکاریکردنی دەق کردووە ئەمەش بۆ خۆی زانیاری ئەوێ ئەمە با بڵێن پسپۆڕەتی ئەوێ یعنی زۆر کەس هەیە هەر لە سەرەتاوە سەرکەوتو نییە لە نمایشەکەی لەبەر ئەوەی خراپ ڕفتار لەگەڵ دەقەکە یان نازانێت ڕفتاری لەگەڵ بکە ئەمە پێویستی بە دەستڕەنگینی و بە وەستایەتی و بە لێزانی هەیە کە ئێمە پێڵێن شارەزایی لە دراماتۆرگی یعنی با بڵێن لە زانستی دراما بە هەروای ناو لێ بنێن ئامادەکردنی دەقێک یعنی پرسیارەکە ئەوە بکە چۆن بۆ ئەوەندە بە ئامادەکردنەوەکەیەوە خەریک بوویت یان هیلاک بوویت یان بە وردی داڕشتەوە جارێک من دوو مەبدەم هەیە لە داڕشتنەوەی دەقا یا ئیشکردن لەسەر دەق یەکێکیان ئەوەیە بە هیچ شێوەیەک کە دەستکاری دەقەکەم نابێ خیانەت لە نووسەرەکەی بکەم یعنی با بڵێن نابێ خیانەت لە پەیامی نووسەرەکەی لە مەسجی نووسەرەکەی بۆ نمونە نووسەر لە ئەڵێت لە ڕۆمیۆ جوولێت ئەڵێ خۆشەویستی بربڕی پشتی پەیوەندەکانی مرۆڤە کە ڕێمان لێگرت ئەو کات کێشەیەکی گەورە بۆ کۆمەڵگە دروست دەبێ یعنی ئەمە بەدایک ئەڵێ بە باوکان ئەڵێ بە خێزان ئەڵێ من ئەم مەسجە بە نسبەت منەوە یا ئەم پەیامە گرنگترین پەیامی شانۆگەریە کە نابێ خیانەتی لێ بکەم نابێ شتێک بڵێم بە پێچەوانەی ویستی نووسەرەکەی بەڵام هەندێک شوێنی زیادە لەگەڵ ئەمڕۆ ناگونجێ ئەو بە پێی مێژووە بە پێی مێژووی کاتی خۆی بۆ نمونە ئەو شتە بە شێوەیە گوتراوە ئێستان بە شێوەیەکی کە بیکەین گرنگ ئەوەیە
بینەر کە دێت شانۆگەری ڕۆمیۆ جولێت ئەبینێ یا هەر شانۆگەریەکی ئامادەکراو ئەبینێ پەیامی نووسەرەکەی پێ بگا. ئیشی دەرێنەر چییە؟ بۆ من ئەگەر لە من بپرسی ڕەنگە دەرێنەرێکیکە بە شێوەیەکە وەڵامت باتەوە. بەس من ئەڵێم ئیشی دەرێنەر ئەوەیە بە پلەی یەکەم جیهانبینی خۆی هزر و بیری بۆ چوونی خۆی لە ناو دەقی ئەو شانۆگەریە بدۆزێتەوە و بیگەێنێت. ئەوە ئەگەر بینەر ئەو بڵێن دەرێنەر ئەو جیهانبینیەی نەبێ خۆی نەیبێ هەر نەیبێ سەرەتا چەند تەکنیک بزانێت چەند سەر بە ڕێباز بێ چەند ئەکادیمی بێ چەندی خوێندە بێ لە ڕاستیە ناتوانێت شتێک پێشکەش بکە کە هزر و بیر و سۆز و هەستی بینەر پڕکاتەوە. تا چەند سەرچاوە شانۆیەکان یان دەقە شانۆیەکان گرنگە بۆ شانۆکار و بۆ خوێندکارانی کە شانۆ دەخوێنن؟ زۆر گرنگە، یعنی چەند شانۆکار یا با بڵن خوێندکاری شانۆ چەند بتوانێت دەقی شانۆیی بخوێنێتەوە ئەوەندە کەمە. یعنی بۆ نمونە هەر سەردەمە و دەقی خۆی هەیە، هەر ستیل و هەر فۆرم و هەر شێوازێک دەقی خۆی هەیە. لەو شێوازانە ئەگەر تێنەگا نە ئەتوانێت نواندنی باش بکە، نە ئەتوانێت دەرهێنانی بۆ بکە و نە ئەتوانێت سینۆگرافیای بۆ دابنە، ئیتر هەموو شتەکانی کە ئاوا ئەڕوە. ئێمە دەقی کوردیمان هەیە؟ دەقی بەڵێ ئەزانم هەمانە، بەڵام تا چەند پێ ئەوترێت دەق؟ بەڵێ تا چەند پێ ئەوترێت دەق ئەگەر لەگەڵ ئاستی جیهانی بەراوردی بکەین بێگومان ینی ئێمە لاوازین لەو بوارەیە. هەوڵ هەیە، چەند هەوڵێک هەیە کە ئەیانوێ کە دەقیان نووسیوە. من پێم وایە ئەو هەوڵانەی کە لە بواری نووسینەوەی دەقی ڕیالیزم نووسراوە ئەوانە هێشتا سەرکەوتوترن تا ئیستا. بۆ نمونە با هەر دەقێک وەرگرین وەکو خولە چەخماخە، ئەوە ڕیالیستە. بەڵام ئەوەیە کە لەو دەقە باشانەی کە بە کوردی نووسراوە لەبەر ئەوەی بە ڕیالیستی نووسراوە نووسەرەکەی توانیویەتی دەقێک پێشکەش بکە کە لە ناو کۆمەڵگەی کوردیە زیندووە. تا ئێستەیش یعنی کە باس لە زۆر کێشەی کۆمەڵایەتی ئەەکەین کە باس لەوەی کە لە کۆمەڵگەی ئێمە چۆن خەڵکی بڵێن زەبر بەدەست و کە ئەتوانێت با بڵێن خۆی لە بەچەکەوە بنوێنێ و بەهێزەوە بنوێنێ، چەند خەڵک لێی ئەترسن و چەند خەڵک مەرایی بۆ ئەکەن. لە خولە چەخماخەیە پەیامەکە زۆر وازحە، زۆر ڕوونە. بۆیە پێم وایە ئەوانەی کە کاتی خۆی دەقی ڕیالیستیان نووسیوێتەوە هێشتا لەمانەی ئەم دواییە بابڵم زیاتر جێی خۆیان کردوێتەوە. دکتۆر گیان ئەرکە کێشا هیوای سەرکەوتنە بۆ خوازین. سپاس کە ئامادە بووین. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کورسات، سپاس بۆ ئەو کەسانی کە پشتگیریان کردوین لەم پرۆژەیەمان بە پلەی یەکەم دکتۆر تاها ڕەسوول کە سپۆنسەری کارەکەمانە لە ڕێگای ڕێکخراوی کەریمی ئەلەکە کە بەڕێوەبەرەکەی مامۆستا شاخەوان سەدیقە، ئەوی زۆر ماندوو بۆ لەگەڵمان. هەروەها سپاسی زۆرم بۆ کەناڵی کورسات کە سپۆنسەری میدیاییمانە. زۆر سپاسدانەکەین، هیوای سەرکەوتنتان بۆ خوازین.